بەڵێ ئەچینە لای هەندێک لە هەواڵە ناوخۆییەکان سەرەتا بە هەواڵە ناوخۆیەکان دەست پێەکەن شێوەکار نەژات کەوکەس شەشەمین پێشانگای تایبەت بەخۆی کاتەوە. لەگەلەری میدیا لە هەولێر هونەرمەندی شێوەکار نەژات کەوکەس شەشەمین پێشانگای تایبەتی خۆی کردەوە. لە پێشانگاکە 42 تابلۆی قەبارە جیاوازی نمایش کرد کە گزارشتیان لە ژیان و سروشتی ناوچەی هیمالایە دەکرد. لە لێدوانێک بۆ کورسەد مەگەزین هونەرمەند نەژات کەوکەس باس لە گەشتی چەند ساڵ پێش ئێستای کرد کە مەبەستی شاخەوانی لە چیاکانی هیمالایە ماوەتەوە و سروشتی ئەو ناوچانە سەرنجی ڕاکێشاوە بۆیە تابلۆکانی هەمان چیرۆک و ژیانی ئەو شوێنەیە. ئەمە شەشەمین پێشەنگای منە نمایشی ئەو جارە تقریباً کۆنسێپتەکەی بەو شێوەیە کە من لە ناو چیاکانی کوردستان و ئەو شاخە بەرزانەی دەرەوە بووم زنجیرە چیاکانی باکووری هیمالایە و ئەو شتانەی کە ڕاستەوخۆ بینیتم لەوێندەر هاتیمەوە کردمە ئیشی هونەری ماوەی 2 ساڵە نزیکە من 3 ساڵە خەریکم کا لەسەر ئەو پرۆژێ دەکەم ئەو ڕۆکردمانە پێشەنگە بڵێ.